بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لە ئەڵقەی شینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئێستا لە شاری سەید سادق لە خزمەت کۆمەڵێک جوتیاری ناوچەی شارە زوران یان دەشتی شارە زوردای. ئێمە لێرەوە لە دەشتی شارە زورەوە کە یەکێکە لە بەپیترین دەشتەکان لە سەر ئاستی جیهان قسە و باس لەسەر پرۆسەی بەرهەمە کشت و کاڵیەکانەکەین کە لە ئێستەوە دەست پێەکە هەتا کۆتایی وەرزی هاوین. بزانین جوتیاران لەم پرۆسانەیە بۆ بەرهەمێنانی بەرهەمە کشت و کاڵیەکان تا چەند پشتیان بە خۆیان بەستووە و تا چەند زەمینەیان بۆ لەبارە و تا چەند کاریان بۆ ئاسان کراوە بۆەوەی کاروبارەکانی خۆیان بڕێوە بەرن هەم بژێوی ژیانی خۆیانیان پێدابین بکەن. هەمیش ئەرکە گەورەترینەکە ئەوەیە کە ئاسانکاری بۆ ژیان و بژێوی دانیشتوانی هەرێمی کوردستان کەن لە ناوچە جیاوازەکان بەوەی کە بەرهەمی خۆماڵیان لە بواری کشت و کاڵە بۆ بەرهەم بهێنن و دەستیان بە بەرهەمە خۆماڵیەکان بە باشتر بگا. و تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان لەم پرۆسەیە هاوکار و هەماهەنگە و بەجددی و بەتەنگ جوتیارانەوەیە. ئەو جوتیارە بەڕێزانەی کە لێرە ئامادەن بەڕێز کە خەلیل ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی قەزای سەید سادق و بەڕێز محەممەد حوسەین لێپرسراوی جوتیارانی سەید سادق، کاک سەرکەوت مەحموود جوتیار، کاک خەسرە و محەممەد جوتیار، کاک فایق حەمەخان جوتیار، کاک ئەبوو بەکر جوتیار، کاک ئیدریس عەلی جوتیار، کاک محەممەد تۆفیق جوتیار و ئێمامانویست زۆرترین جوتیار لێرە ئامادە بێ بۆی کە لە زاری خۆیانەوە باس لە پرۆسەی بەرهەمێنانی بەرهەمە کشت و کاڵیەکان و کێشە و گیر و گرفتەکانیان و ئەو هەماهەنگی و هاوکاریانەی کە ئەگەر حکوومەت بۆیان بکە و ئەو داواکاری و پەیامانەی کە هەیەە لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەی ئێمەوە بیگەێنن بەلانە پەیوەندیدارەکان. من لە سەرەتایی بەرنامەکەمەوە بە گەرمی بەخێرهاتنی هەموو بەڕێزانەکەم بەخێر بەنیاخوا سەرچاو زیێتان کێشاوە. کاک محەممەد با لە جەنابتەوە دەست پێ بکەین وەکو لێپرسراوی جوتیارانی سەید سادق. پێمان خۆشە پێمان بڵێ مەزەندەی ئەو زەویانەی کە ئێوە دەیچێنن یان بۆ بەرهەمە کشت و کاڵەکان بەدەستانەوەیە و کاری لەسەرەکەن چەندە تەقریبەن یانی؟ شەکی بە ناوی خۆ بە خێراتنی جەنابتانەکەین بۆ ئامادەکردن و سازکردنی ئەم بەرنامەیە. زۆر سپاس. ئەو زەویانەی کە بەدەست جوتیارەوەی لەم سنوورە وەکو جەنابت ئاماژەت پێدا دەشتی شارە زۆر یەکێکە لە دەشتە بەپیت و بەرەکەتەکانی جیهان و بەناوبانگەکانی جیهان. زیاتر لە زەوی بەراو هەیە و زەوی دەیمیش هەیە. نزیکەی 42,000 دۆنم زەوی بەراو هەیە، نزیکەی 42,000 دۆنم زەوی دێم هەیە، 37,000 دۆنم زەوی بەراوی شەیە لە سنوورەکە. لەگەڵەوەشا سەخەری هەیە و هەندێک زەویشمان هەیە ژێر ئاوەکەوێ ژێر دەریاچەی دەربەندی خانەکەوێ کە ئەوش نزیکەی 8,000 دۆنم ئەبێت کە ئەمانە هەمووی هەندێک جار ژێراوەکەوێ هەر ساڵەکە باران لە کاتی خۆیدا ڕەحمەت و باران ببارێ و باران زۆر بێت کە بەنداوەکە پڕ بوو بەڵێ ئەو زەویانە ژێر ئاوەکەون. ئەگەرەکو وەکو ساڵی پار و پێرار بەرهەمێکی زۆر باشی لێ بەرهەم هاتووە. ئەو زەویانەی کە بەراون یان ئەو زەویانەی کە دێمن بۆ نمونەکەم و زیاد دەکەن مەبەستمەوەیە کە سەرچاوە ئاویەکانی ئێوە هەمیشە جێگیرن، ئەو بەراوەکان هەر بە بەراوی ئەمێننەوە یاخود ئیشکالتان بۆ دروست بووە لەو سەرچاوە ئاویەکان. وەڵا بەپێی ڕۆژ بەپێی ساڵ تەبعەن زۆربەی ئەم ساڵی ڕابردوو زۆربەی کانیا و سەرچاوەکان هەمووی وشکی کردووە، زۆربەی بیرەکان ئاستی ئاوی گرفتان بۆ دروست بووە لە بەرهەم هێنانی بەرهەمە کشت و کاڵیەکان تا حەدێ بەڵێ ڕێژەی بەرهەم دابەزیوە لەبەرەوەی کە زەویەکانیش بەراوە ئەگەر ئاو نەبێ
لە بەهارە کە گەنم ئاوێ دوو ئاوی بدەیت وەک پێویست ئەوە ڕێژەی بەرهەم لە 150 بڵم زیاتر دائەبەزێت کەمەکات زۆر باشە. ئەو جوتیارانەی ئەم بڕەزەویانە بەکارهێنن کاک محەممەد هەمویان با بڵین ساڵانە زۆر بە دڵگەرمیەوە زۆر بە جددیەوە ئیش لەسەر زەویەکانیانەکەن یاخود گیر و گرفتێک هەیە کە بێتە ڕێگر لەوەی کە دڵی بە کارەکەی خۆش بێت ینی مەبەستمەوەیە باسێکم لە بەرەمێنانی بەرەمە کشتتوکاڵیەکان بۆ بکە بە ئاسایی بەڕێوە ئەچە یان گیر و گرفتان هەیە خود جوتیار تا ئەو پەڕی بڵێ مەعیشەتی لەسەر زەویەکەیەتی قوتی ماڵ و منداڵی لەسەر ئەو زەویەیە بە دڵگەرمیەوە باوەشی پیاکە ئەڕوات خەمی ئەخوات بەڵامەکو ئیمکانیەتەکەی ئەوەندە ئەوە نییە کە لە تموحی جوتیارەکە بێت دۆنمێک زەوی فەردێ سەمادی ئەوێت فەردێ سەماد بۆ جوتیارەکە ناکڕێت ئەمانە بن بە گیر و گرفت دەرمان لە کاتی پێویستە لە زۆر بەکەمی دێت یعنی نەبوونی پێداویستیەکان بۆ جوتیار وە گرانکەوتنی مەسروفاتەکە لەسەر جوتیار وا ئەکات مەگەر تەنها ئەوە هۆکار بێت بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر دەرونی جوتیارەکە بێت تۆزێ خەمساردی بکە بەڵام ئەوانە هەر هۆکار نین بۆی کە جوتیارەکە پشتی سار بێتەوە لە بەرهەمێنانەکەی خۆی لەبەر ئەوەی کە ڕەنجە داوقوتی ماڵ و منداڵیەتی و مەعیشەتی لەسەر ئەوەیە بە گەرمیە چێ بەدەمیەوە بەڵامی تر لەو سەرەوە بەرهەمەکەی وەک پێویست نەبێت و نەدا بەدەستەوە ئەوە شتێکی ترە ئەوەی کە پێویستانە ئیشی لەسەر بکەن کاک محەممەد بۆ نمونە مەسەلەن بەدەر لە زەویەکان کەوە ئەساسیاتێکی گرنگە بەدەست جوتیارەوە ئەمێری کێڵانە و تۆوە دەرمانە پەینی کیمیاییە چوزانم دوایی دروێنە و هەڵگرتن و کڕین و فرۆشتن و ئانەیە لە کامیانە زیاتر گرفتان هەیە ئێوە یان لە کامیانە حکوومەت وەکو پێویست هاوکارتانە بێت لە هەموو ئەوانە زەرورەتن هەمووی زەرورەتە هەمووی 100% پێویستە بەڵام ئێمە ساڵان لە ڕێگەی جوتیارانەوە داوامان ئەکرد لە حکوومەت سوتەمەنی دابین بکرێت بۆ تراکتۆرەکان بۆ ئەو ماتۆڕی ئاوانەی کە لە حەفرەکانە ئاودێریانە کرد ئەو سوتەمەنیە تاوکو ساڵی 2014 هەبوو حکوومەت بە نرخێکی هەرزانیدا بە فەلاح بە سایق تراکتۆرەکان باش بوو هاوکاری برا جوتیارانەکانیانەکە جووتیان بە هەرزان دەکرد یاخود ئەو ماتۆڕانەی کە لە حەفری ئاوەکانە ئیشیە کرد ئەویش هەر لەسەر جوتیار کەمتر ئەکەوە بە حکمی سوتەمەنیەکە هەرزان و بەڵام ئێستا حکومەت وای لاتۆ سوتەمەنیەکەەوە دابین ناکە ئەڵێ ئەمە سوتەمەنی کارەبامان بێ دابین ناکرێت ئەوام لە ڕووی سەمادەوە سەماد بڵێم لە زیاتر لە 8 ساڵە 9 ساڵە حکومەت یەکجار نیسبەتێکی کەمێنا هەر فەلاحێک هەر فەلاحە دوو کیسە سەمادی داوەتێکە لە کاتێکە هەموو جوتیارێک بەلایەنی کەمەوە هەر زۆر بیگری بەلایەنی کەمەوە یەکتەن سەمادی پێویستە بۆ زەویەکەی بۆ بەرهەمەکەی ئیترەوە کێڵان و دواکەوتنی پارە و ئەم جۆرەشتانە هەر هەمووی کاریگەری نەرێنیان هەیە لەسەر بەرهەم و ئیشوکاری جوتیار باش بابچمە لای کاک سەرکەوت کاک سەرکەوت ئێوەش یەکێکن لە جوتیارەکانی دەشتی شارە زۆر پێم بڵێ پرۆسی بەرەمهێنان یان ئیشکردن لەسەر زەویەکانتان چەند ئاسانە یان بە پێچانەوە چەند گران و ناڕەحەتێکەوێت لەسەرەوە بەناوی خۆی گەورە میهرەبان وەلا لە ڕاستیە پرۆسەی کشت و کاڵ و چاندن زۆرەکەوێت لەسەر جوتیار من خۆمەکو خۆم هەموو دووەنمێک ئەرز سێگاسنم لێ داوە هەموو سعاتێک جووت 30,000م داوە کەما کاتە 90,000 لەسەر من بەس جووتەکەی فەردەیەک سەمادم بۆ کڕیوە بەڕاستی هەموو فەردێک سەمات 72,000م پێداوە ئەما کاتە 162,000 تۆوەکە 50 کیلۆگەنمی گەرەکە ئەوە 50,000 ئەمە تقریبان 200 نزیکەی 300,000ەکەی لەسەرمان بەڕاستی هەموو جوتیارێک هەر دووەنمێک ئەگەر بتوێ خزمەتی بکەیت 300,000ەکەی لەسەری تایەتە بەرهەم بەڵام هەموو جوتیارێک ناتوانێت ئەوە بکەم لەم پرۆسەیە حکوومەت و لایەنی پەیوەندیدار هیچ هەماهەنگی و هاوکاریەکی ئەوەکە وەڵای حکوومەت نییە تا هاوکاریمان بکە بەڕاستی حکوومەت ببووە هاوکاریە کردین چونکە 8 ساڵەوەکو کاک محەممەد وتی یەک جا سەمادیان داێتێ 2 کیسە بۆ جوتیارێک ئاخر 2 کیسە بەشی 2 دۆنمەکە کاکە یەک جا من ئەبێ هەموو دۆنمێک 2 جار سەمادی بکەم ئێستا من وەجبەیەک سەمادم کردووە نزیکەی بای 5 ملیۆن سەمادی بەریم کردیوە بای 5 ملیۆن سەمادی گەشەی شمەوێت کە لە مانگی سێ ئەکرێت ئەمە 10 ملیۆنەکە
آخر فەلاحێکی ئاسایی ناتوانێت کاکە ئەوە بکە بەڕاستی ئەمانە ئێستا زۆر گران بوون ئەمانە چەند قاتن حکوومەت سەمادی بۆ هێنان چەند ساڵێک لەمەوە پێش بەڕاستیەکەی لەوەش هەر زیاد کەوت لەسەر حکوومەتیش سەماد ئێمە لە بازارە بە 21 بوو ئەو کۆمپانیانەی کە هێنابیان هەر بازرگانیەکەن جاری وا هەیە بەسەر فەلاحیشۆ ئەو کۆمپانیانەی کە هێنابیان سەمادەکە لەسەر حکوومەت 31,000 لە حکوومەت وەرگرت بوو لە کاتێکە لە بازارە فەردێک لەو سەمادە بە 21,000 ئێمە ئەماندا بە جوتیار کە خۆمان هێنابوومان فەرقەکە ئەمەە زۆرە کۆمپانیاکە زیاد لە سیعرەکەی خۆی 10,000 خست بۆ سەر ئەو بابەتان و با بڵێن ئەو حکوومەت و کۆمپانیایی کە دێن هاوکاری ئەوەکەن با بڵێن وەسائلەکانیان یان پێداویستیەکان کە ئیدەن بە ئێوە گرانترە لەوەی لە بازار دەست وەڵاهی سەماد هیچ نییە بماندانێ بەس ئەویان داوینێتێ لەومدا ئێستا بۆ منە مەسەلەن حکوومەت گەنمی با بڵێن تۆوی هەیە بنەتەوەی هەیە بۆ با بڵێن جوتیاران ئەوە جۆرێک نییە لە هاوکاری و هەماهنگیەوە بەڕێزم بنەتەوەکە بە 800,000 داوەتی بە جوتیار دەی من بێت ئێستا لە بازارە بە 700,000 دەم بە جوتیار بنەتەوەکە ئاشکرا و گەرمی پاکتر و دەرمانکرا و ئەو گەنمە لەوانەیە لە کۆمەڵە جوتیارۆ گیرابێتەوە کەنێک چاوپۆشی تیاوی و بێت هەموو کاتێ هەروایە چاوپۆشی کراوە لە برێک لە جوتیارەکان تێگەیت بەڵام ئێستا من ئەیدەم بە 700,000 حکوومەت ئەبێت وەکو حکوومەتی عێراقی ئێستا گەنمی وەرگرتووە ئەمساڵ من ئاگادارم لە جنوب چەند ساڵە گەنم وەرەگرێت بنەتەوە بە 920,000 پاکی ئەکات دەرمانی ئەکات ئەیدا تۆ بە جوتیار بە 350,000 کاک تا 400,000 ئەبێ حکوومەت گەنمەکە لە بازارە ئەگەر 800 بێ و بە 400,000 بیدا بە فەلاح ئەوە دەعمی فەلاحە بەڵام حکوومەت کیسێک گەنم 50 کیلۆ ئەیدا بە من بە 40,000 لە بازارە بە 40 کەمتر دەسەکەوێ گەنمەکە ئەوە دەعمی فەلاح نییە بەڕاستیەکەی جۆری تر هەیە باشتر بێ و گرانتر لەسەر ئێوە بکەوێ بنەتۆ بەڵێ گەنم هەیە گرانە لە دەڕۆیەت ئێستا گەنم هاتووە تەنێ بە 3 ملیۆن و نیوە لە بازارە بەڵام خۆ ئەوە حکوومەتە بێ بچێوانە بێنێت و دابەشیگا بەسەر فەلاح و دوای بنەتەوەکەی لێوەربگرێتەوە و بۆ ساڵی داهاتوو تۆوەکە بڵاوە پێ بکە بەڵام ئەوانە زۆر کە من لای ئێمە بەڕاستیەکەی حکوومەت بنەتۆی وەرگرتوۆ لە خەڵ بەڵام ئێستا تۆی باشتر هاتۆتە ئاراوە حکوومەت ئەبێ بڕە لە وڵاتانە بگەڕێت لە چی وڵاتێک وڵاتی کشت و کاڵین بڕە باشترین جۆری تۆ و سەماد و ئامێر و ئامرازی میکانیکی بێنێت بیدا بە فەلاح و دەعمی فەلاح بکات و بە قەرزی ماوە درێژ بەسەر فەلاح دابەشیکە ئەوگەنمە باشانەی کاک سەرکەوت کە دێن بۆ منە لە دەرەوە هەر بۆ ساڵێک ئەتوانێت سوودی لێوەربگیرێت نا ئەتوانی سە من پار تۆ وەرگرتووە 960,000 لێ وەرگرتوم جیهانی پێڵەن جیهانی تورکیە ئەم ساڵیش کردومە تۆ پارەکە بە ڕاستیەکەی ناشارمە من هەر لە جاری شاکردومە نەک لەوەدا 600 کیلۆم کردووە 124 بڕیوە هەرچەند وەک پێویست باران نەبوو بڕێک لە ئەرزەکان دەین بوو بۆمان ئاو نەدرا بەرزایی بوو بەڵام ئەوە لە ئەرزی باشا بکرێت توان بڵێمە کوسی بەرەو ژوورە بڕێ بڵێ زۆر باشە کاک خەسرەوە بابێمە لای جەنابەت چیت هەیە لەوەی کە ئێوە بەدەستەوە گرفتارن لەوەی زەویەکانتانی پێبەرەم بێنن بەڵێ بەناوی خۆی گەورە دەستخۆشیتان دەکەین بۆم بەرنامەی ئێمە ئەگەر باسی گرفتەکان بکەی زۆرن لە ئەژمار نایەن چونکە ئەوەی کە جوتیار بەرهەمی یێنێ هەموو پێداویستیەکانی ئەو دۆنمە زەویە کە دەست پێکا کە لە یەکەم هەنگاوە دەست پێکا هەتا ئاخر دۆنمی هەموو مەسرف و تێچووکی ئایدی خۆیەتی 1 دیناری یعنی چاوەڕوان نییە کە لەلایەن حکوومەت و کەسێک و بیاتێ چونکە هەموو تەنانەت ئەگەر قەرزی کشت و کاڵیشتان بوێ ناتوانانی وەرگری چونکە ئەو قەرزە کە ئیدابەتەوە ئەبێتە بارگرانی لەسەر چکە دوای ناتوانانی بێتەوە کەمە پێشسە باسی ئەو کۆمپانیانەمان کردیانی کە ئایا کار ئاسانیان کردووە یا بارگرانیان کردووە لە ڕاستیە ئەمە بووتە بارگرانی بۆچی بوو ئێمە ساڵانی زوو بۆ نمونە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا سەمادێک باز بکەین کە شەکری یۆریای پێڵێن ئەفوو 16,000 دینار بووە ئێستا لە بازارە بە 50,000 دینار ئەمە فەردەی با بڵێن بەڵێ 50 کیلو ئێستا بە 50,000 دینار 16 لەکوێ 50 لەکوێ سەمادێکی بۆر بە 40,000 دینار بۆ ئێستا دێ پێرسا بە 90,000 دینار بوو ینی شتەکان لە 300 گران بوون ئێمە ئەگەر پۆلێنێک بکەین لە مابینی ساڵی نەوەتەکان هەتاتێتە ئەم 2022 ئەگەر هەموو دەشتی شارە زۆر پێکەوە گرێ بدەیت لە 120 جوتیار ماتۆڕی ئای بەکار نهێناوە لەبەرەوە ئێمە هەموو سەرچاوەکانمان هەبوو گرفتمان نەبوو زۆر بەڵام ئێستا گرفتەکانمان بۆ بە چەند قات ئێمە ئێستا گرفتمان ئەوەیە کاتێ ئێمە ئاومان لە مەترێکە هەبووە یا سەرچاو ئاوەکانمان بوو ئێستا لە کوردستانە با بڵێن دەشتی شار زۆر کە نزیکترین شوێن لێوە ئاوە با بڵێن زۆر نزیکە لێمانەوە بووەتە 13 مەتر ئێمە گازی ئەوێ
مەسرەفی ئەوێ ماتۆڕی گاز ێستا لیتری بە چەند ئێستا گاز لیتری بە 1000 لە بازاڕیش وەرگێگرن ئەیکردن ئێمە کردین خۆ کەس ناماندات نەبانزین نە گاز نەمەکینە نە ئەوەلیات نە تراکتۆر نە هیچ شتێکمان پێنات هیچ داواکاریەکتان ئاراسی لانی پەیوەندیدار کردووە وەڵامتان نەدرابێتەوە ئێم بەدائیمی داواکاریمانەیە ینی ئێمە لە هەموو لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتان هەموو کەناڵەکانی بیسرا و بینرا و ئێمە بە حکمی نزیکیمان لە حکوومەت و سەردانمان کردوون لەگەڵیان دانیشتوین پێمان وتون یعنی تۆ ئێستا لە باسی وەزارەتی کوشتتوکاڵکەین لە نسبەتێکی کەمی بۆ دابین کراوە نسبەتێکی کەم لە چاو وەزارەتەکانی ترە ئەو نسبەتەکە من ناتوانێت دابینکەری کەرتی کوشتتوکاڵ بێ لە ڕاستی یعنی ئیسە پارێکی بۆ دابین کردو بۆ وەزارەتی کوشتتوکاڵ بەس ئەوە ئەتوانین مۆزەفەکانی خۆی بەسارەکە بچێتە داوام و بێتەوە ماڵەوە زیاتر ناتوانێت دەرچێ بێتە سەر جوتیارەکەی من ینی سەردانێکی مەدانیت بۆ بکە ئەمە گرفتە گەورەکانن ئێمە گرفتمان نەبوونی ئەندازیاری باشە کە ئەبێ ئەوە لە کوشتتوکاڵەکان و ئەندازیاری باشە بێ مندووی باشە بێ بۆ ئەی بێ سەرپەرشتی ئێمە بکە چاودێریەک هەیە ئێستا بەکەم و زۆر باڵێن لەسەر بەرهەمە کوشتتوکاڵەکان چۆنیان بەرەمەهێنن نەخێر پرۆسەکە چۆن نەخێر نییە ئەوە کێتە سەر ویژدانی ئەو جوتیارە خۆی کە چۆن بەرهەمەکە بەرەمهێنی ئەینا نەخێر نییە مەگەر کەسێک لاسە حامەڵا خۆی بێ ویژدانیان لەسەر ئەرکی خۆی بێ سەرپەرشتی کوشتتوکاڵەکەی بکە یا بە حکمی ناسراوی یا بە حکمی تێکەڵی ئەوەی بێ سەردانێکم کا یا ڕێنمایەکم کە زۆر باشکان سەرکە من دێمە وڵات بەس با بگەڕێنەوە لای کاک خەلیل دوایی ئەو بەڕێزانش تەواوکەین بۆی ئەویش دەرفەتێکی بدەینە قسە بکە بەڕێز کاک خەلیل ئەحمەد ئەندازیاری کوشتتوکاڵی لە بڕێوەبەتی کوشتتوکاڵی سەید سادق ئەزانم جەنابتان بەرپرسیاری یەکەم و کۆتایی نین لەوەی کە وەڵامی ئەم گلەی و ڕخنە و با بڵێن داواکاریانە بدەنەوە بەڵام پێم خۆشە و کوڕوونکردنەوە ئێوە چۆن بە تەنگ با بڵێن کوشتتوکاڵ و سوود وەرگرتن لەم زەویە کوشتتوکاڵیانەوەن کە لە ناوچەکە تا هەن لە دەشتی شارە زورە هەن کە دەشتێکی زۆر بەپیتە کاک خەلیل ئایا پرۆسەکە ئاوا بە ئاسایی بەڕێوە ئەچێ وەکو ئەو بەڕێزانە باسییان کرد یان فعلەن ئێوەش دەڵێن کە گرفتە سەرەتا بەناوی خۆی گەورە بەخاتن کە عباس بۆ خۆت و بەرنامەکەت هیوام وای شەڵام ئەم بەرنامە بێتە هۆی زیاتر پێشکەوتون لە کردی کوشتتوکاڵە بەتایبەتی لە ناوچەکەی ئێمە ئینشاءڵڵە طبعا من پشگیری ڕایم بە ڕێزانە ئەەکەم لەسەرەوەی کەوا ئەو گرفتانە لە کردی کوشتتوکاڵە هەیە معلومی جەنای بیشتە کوشتتوکاڵ لەوە هەشتێکە بێ کێشەشی بوو ئەبێ هەر لە ئەزەرەوە کوشتتوکاڵ هەروە بووە ماندووبوونی پێویست بووە چونکە قوتی وڵات لەسەر کوشتتوکاڵە ئەبێت تۆ گرنگی تەواوی پێبێ بەڵام ئەو گرنگیە ئەبێت لە ئاسی سەروا بێ لە ڕاستیە ئەمە کێشەیەکی ئیداری ئینشاءڵڵا هیوادارین ئینشاءڵڵا حکومەت پێدا بچێتەوە بتوانێت کردی کوشتتوکاڵ بەدابینکردنی بودجێکی باش بووی بیباتە ئاسی وڵاتەکانی دراوسێت تەمان ئێستا بۆ بە منافەسە بە ڕاستیە بەڕێزانە ڕاستەکەن لەگەڵیانە ئێمە بێ کارێکی وا بکەین بەرەمی خۆمان ئەوەنە جوان بێت ئەوەنە بە قوت بێەوە بە هێز بێ لە بازاڕە یعنی کەس گلەی لەسەر دروست نەکە زەمینە ڕەخساوە بۆ ئەوە کە بەرهەمێکی جوان گومانی تیان ئەمە سیاسەتی زراعیە سیاسەتی زراعی وەکو سیاسەکانی تر بە هەمان شوێ بێت تۆ بێ سیاسەت هەبێ زۆر باشە وڵاتان هەیەە تۆ پێت وایە حکوومەت پلان و سیاسەتێکی هەیە بۆ ئەوی بەرەنگاری بەڵێ بەدڵنیایەوە ئەگە ئێمە ئەبێ واقع بین لەو ئاستە بەرزانە بەڵام هەوڵ درراوە هەوڵەکەش نەگەشتۆتە ئەوەی کەوا جێت و موحی ئێمە بێت ئێمە هەسەکەین مەسەرەن چیتان کردووە و چی ماوە بکرێ بەڵێ ئێمە سەبارەت بۆ منە بڵێن ویستومانە بەڕاستیەوەی کە لەسەر شانی ئێمە بێ داواکارین بە ڕێزانەمان گەیان تۆ شوێنی خۆ اینجا دوای قسەشمان کردووە لەگەڵم بە ڕێزانە زۆر باشە هیچ وەڵامێکتان وەرگرتووە لە ئەنجامی ئەوەی وەکو وەڵام ئێمە بەڕێزیشان ناگەدان خەڵکیش ئەزانێ یعنی وەزع دارایەکە ئەوەنە لاوازە یعنی تۆ وڵاتێک کە بیاوێ لەسەر کوشتتوکاڵ ینی بنیادی خۆی بێت چکە تۆ وڵاتەکە و سوپاس بخوا کوشتتوکاڵیە گرفتمان نیە نەگرفتی بڵێن عەرزی ملوحەمان هەیە خوێ هەبێت نەعەرزیەوەمان هەیە لاوازی بارە داراییەکە مەبەستت پێی ئەوەیە کە لە بەردەست وەزارەتی کوشتتوکاڵ یان بەدەست حکوومەتی هەرێمەوەی وەزارەتی کوشتتوکاڵ بەتایبەت چونکە ئێمە حکوومەت گرنگی بەم سێکتەرە نادا وەکو پێویست تا ئێستا تا ئەم لە حەزەنا بەڵام ئومێد دەکەین ئینشاءڵڵا لە داهاتووە هەنگاوی باش بنێت بۆی ئەم کەرتە بەرەو پێش بڕات چونکە بەڕاستی بوجە کەوەی کە لە بەردەسایە ناتوانانی خەلیل بەم بارودۆخەوە ئێوە چیتان کردو بۆی خزمەتێک بەم جوتیارانە بکرێ وەڵای وەکو بە بەڕێسم وت ئێمە من خۆم لەبەرەوەی کە زۆر تێکەڵمەک لەم بەڕێزام خۆشم هەر بە ماشەوە کوڕی جوتیارم حەزەکەم ئەم جوتیارە بەڕێزانە گیرفانیان پڕ بێ بەڵێ ئێمە ئەوەی کە پێمان کرا بەس تەنها بڵێن داواکاریە کردومانە بەرەس کۆمەڵشتی بەسیت کراوە لە تومحی ئێمانێ ئێسم بەڕێزانە باسی بنەتۆویان کرد
ئێمە بنەوە هاتووە بەڵام ڕاستەکات بەو شێوەنیە کە وەکو نرخی بازار وایە جیاوازێکی وای لەسەر حکومت کەوتووە بۆ هەرتانێک 214,000 بە مامەڵی کڕین و تعفیرکردنی و دووبارە گواستنەوە هێنانی ئەمە کەوتە 214,000 بۆ هەرتانێک کەوتە لەبەرەوە فەلاحەکان کەوتنەش بۆ ئێمەدانراوە کە تموحی ئێمەنیە کەمە سەیرەکەی ڕێژێکی زۆر کەم چوە وەریگرێ ئەمە خاڵێکە کە بڵێ سەماد و پەینی کیمیایی چوزانم سەماد بەڕاستی ماوەیەکی زۆرە تەوزیع ناکرێت اینجا دوایەوە من کارێکی چییە کارێکی هەر مەسەر هەبوو ئێستا نییە چوزان ئەزانی چۆنە کاک عباس شتەکان ئێمە وەکو خۆی سەیریکەین بەڕاستی ئەم مەسائلی سەماد و ئەم شتانە من خۆم وەکو خۆم ئەڵێم ئەمە ڕێی خۆمە من لەگەڵانی یعنی تەوزیع کرێ بەسە فەلاحی بەڕێزە فەلاحی بەڕێز تۆ بێ بازاری بۆ بدۆزیتەوە اینجا دوایەوە بزانیت بە شێوەیەک ئەم پارەی خۆمان نەچێتە دەرەوە یعنی تۆ سەماد یعنی کارگەی باوەڕ کە توانین کارگەی زەخمی دروستکردنی سەماد دروستکەیت وەکوی کە لە سعودی هەیە کاکە وەکوی لە وڵاتەکانی تر هەیە زۆر ئاسانە ئەوەی یعنی ئاسانە لەسەر حکومت بەسەبی هەنگاوی بۆ سەمادە مەساهمی لە دەرەوە دەیێنن بەڵێ لە دەرەوە عێراق دروستیە کرد بەڵام وەکو ئێمە خۆمان ئەزانین بەڕاستی ئەبێ خۆمان تۆکو ئەندازیارێکی کشت و کاڵی ئەوە بەم شێوەیە بەڕێزانە وەکو جوتیار ئیش لەن سێکتەرەیە ئەکە نەتوانن سوودمەند بن لەوەی ئەزیەتەکەیان بەفی ڕۆنە ڕوە یان هەرماندوو بوونێکە یانی بەم شێوەیەشکردن مەسئلەی کشت و کاڵکردن ئەتوانم جۆرێک لە بڵێم بە چەند سەیری بکەم میسە بۆ نمونە ئەم فەلاحە بەڕێزانە هەڵسن باشترین تۆ بکەن بەرزەویەکانیانە خزمەتی بکەن وەکو پێویست سەمادی بن ئێستا کاک سەرکەوت فەرمووی سەمادی بەو شێوە کڕیوە لەوەی ئەو عەرز ئەو کڕیوەتی یعنی پێویست ناکا بەو شێوە زۆرە بۆ نمونە ئەو ئەڵێ من بۆ هەر دوۆنمێک یەک فەردە لێ ئەدەم ئەمە لە ناحەی زراعی ئەوەی کە ئێمە شارەزاین واناڵێ ئەڵێ لە دوۆنمێک 25 کیلۆغرام سەمادی دابە پێویستە 20 کیلۆغرام سەمادی یۆرا پێویستە بە 3 مەرحلە یۆریاکە چونکە بۆ ڕێگەکە ئەوەنە ئەخوازێ وەرگێ یعنی تۆ لەسەر سفرەیەکیت قاپێ برنجی بۆ ئەخورێ یعنی ئەگە بیکەی بەیانەوەی زەرە بە جسم بگەێنێ بە هەمان شێوە ئەو کشت و کاڵەش وایە ئەگەر لە خۆی زیاد بوو بە هۆکارێک لە هۆکار ئاڕوات یعنی ئەو ناتوانێت پێویستی ئیسفادە لێ بکە یا ئەوەنە بەکارەهێنێ ئەوەنە بەکارەهێنێ لە جیاتی ئەوەی قازانج بێت تەحەورات گۆڕانکاری لەسەر جیناتەکەی لە هێنانی ئامێرە کشت و کاڵیەکان مەسەن بۆ زەوی کێڵان بۆ وەرگرتنەوەی بەرهەم حکوومەت یان ئێوە لە بەڕێبەراتی کشت و کاڵیەکانی چەنگاوێک لە ئارادا هەیە بۆ ئەوی کارەسانی مەسەری ئامێری کشت و کاڵی ئامێری کشت و کاڵی گازوایل چوزان ئەو گازوایل کاک محەممەد فەرمی ماوەیەکی زۆر ئەویش هەر نەماوە بەڕاستی و ئەو دامە باش بوو بەڵامە کۆکو پێم وتی من لەگەڵ ئەوانی چکە زانی بۆ ئەوە لەوە چێت جۆرێک لە ئینتای بەڵام ئەگەر تۆ ئەو فەلاحە بەڕێزە هەڵسی بەرهەمەکەی بۆ ساقیتەوە بە شێوەیەک لەگەڵ ئەوەیە قەی ناکە جوتیار ئەزیەت بکێشە یان پارەیەک سەرفکە بەڵام لەو سەرەوە بەرهەمەکەی قازانج بکە بۆ منە بازاری هەبێ ساغی بەڵێ ئەوە گرنگە لای من چکە ئیسە بۆ من ئێمە سیرکەین سەمادێکیت زەجێک دروست باشە ئەمانە نەماون خەلیل بەڵێەوە نەماوە ئەمانە نەماون بەڵام لەو سەرەوە حکوومەت گرنگی بەوەداوە بازار بکاتەوە بۆ بەرهەمە یەکێک لەوانە ئەو خاڵە گرنگەکانە ئێستا بۆ منەتە سیرەکەن لە بازە شوێنێک هەفتە بڵین بازاری کشت و کاڵی هەیە ئەمانە ها فەلاحەکان جاری وا هەیە ڤیسیڤالێکی کشت و کاڵیە هەر لە زەر خۆیان بدوێنە لە ئیسفادەمان لێ کردووە کەواتە تۆ ئەبێ وا بکەیت ئەم فەلاحە بەڕێزە خۆ لەخوا بەزابی زۆربیان شارەزان و خوێنەواریشن فێری سیاسەتی بە بازارکردن ببێ تۆ سیرەکەی من فەلاحی بەڕێز چوون بۆ لای هەر ئەو تووری خستۆتە بازار وتمە تۆزە شوەرنەوەکە باشتر وایە بازاری باشترە بوو ئەمە خۆی سیاسەتێکی بازاڕیە بە دەست کەسمان نیە بەڕاستی ئێمە بازار بێ استیغلالکەین ئینجا دوای ئەوە ئەم ئیعلامە بەڕێزانەش ئەبێ کارێکی وا بکەن بەرهەمینان خۆی جوانە لەخوا بەزای جوان و پاکیکەن گرفتی بۆ دروست نەکەن ئێمە زیاتر بەرەوە ئاراسە بڕێ ئینا بمانەوێ بەڕاستی دەردی کابرا ئاڵێ کێشە زۆرە باسی بکەین کاک محەممەد دێمە لای تۆ ئەجما ئەچمە لای کاگە و بەڕێزان حکوومەت ئیشی کردو بۆ ئەوی بازار دروستکە بۆ ساختکردنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان یان ئەرکەکەش لەسەر خۆتانەوە بازاڕیش نییە وڵی بازار بەکەمی هەیە وەزارەتی کشت و کاڵ ئەوەندەی کە متابعەمان کردبێ و لە کەناڵەکانەوە ئەیبینین کەم تا زۆر ئەگەڕێ بە دوای ئەو کەناڵەدا کە بتوانێ بازارێک بدۆزێتەوە کە بەرهەمی جوتیار ساخت بکاتەوە خۆ بکەک محەممەد خەڵک زۆرە و بەرهەمە کشت و کاڵەکانیش ئەکڕێ لە بازار ئەو بەرهەمە کشت و کاڵیانە کامانن کەشنە بازارەکانی هەرێمی کوردستانەوە بەرهەمەکانی ئێوەن یان ئەوانن کە لە دەرەوە دێن بەرهەمە کشت و کاڵیەکان بە زۆری تەڕەکاڵە بابڕین یاخود باغداریە میوەهاتە گینا جوتیار ئێمە لەم کاتەدا
گەنمە ئەمە حەز دەکەین گەنم نەچێتە دەرەوە لە ناوخۆی خۆیان کە حکوومەتی عێراقی کە سیاسەتێکی دایانەوە ساڵی ڕابردوو هەندێک جار ئێمە بێ بگەڕین بە دوای شانسێکە کارەساتێکی گەورە دروست ببێ بۆی شانسی جوتیاری تابێت شەڕی ئۆکرانیا و رووسیا وای لێ هاتووە بەرهەمی جوتیاری بەرز کردووەتەوە کەمەوانەیە حاڵەتێک بێت لە 50 ساڵا جارێک ڕوو نەدا ئەو ساڵش بەر کۆمەڵە جوتیار کەوت بێ شانسێکی باشی هەیە ئەبوژێتەوە ئەمانە باشە بەڵامەک و دروستکردنی بازارڕێک و ساختکردنەوەی بەرهەمی جوتیار بە بەردەوامی پێویستە پلانێکی بۆدا بنرێت کە زمانی هەنگاو نرابێ بۆ ئاڕاستەیە یان ئەویش بە پێی بەرنمەکانی کشتتوکاڵی وەزارەت کە باسی دەکات ئەڵێت بەردەوام لە هەنگاو دەین ئەم ساڵ هیچتان هەست پێ کردووە وەڵا ئەوەندەی کە لە وەرزی شووتی نەیەت لە وەرزی تەماتە و خێران بەڵێ لە کاتی داواکردنی داخستنی سنوورەکاندا دێن بەدەمەوە سنوورەکان داخرێ مەرزەکان داخری ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێ تەسیر لە بەرهەمی شووتی و تەماتە و خیار و ئەم جۆرەشتانە ئەکات کە بەرهەمی جوتیارە سێرتەکە ساڵانە جوتیاری وابوو 100 سنووق تەماتی ئەڕژە سەر عەرزەکە کیلۆی 100 دیناری نەکرد لە کاتێکا لەسەر هەروایە ئەو دیاردەیە ماوە خەریکە بەرەو کۆتایی دێت یانم ساڵی ڕابردوو تۆزێ باشتر تۆزێ باشتر دێمە لای بەڕێزت وەکو جوتیارێک ئێوە چیتان هەیە بە وتن لەسەر ئەم باس و خاسی کە ئێمە کردمان بەناوی خوای میهرەبان بەخێراتنی جەنابتانەکەین دەستپشتان لێکەین بۆم بەرنامە وڵی فەلاح پێویستی زۆری بە هاوکاری حکوومەت هەیە لە بواری سوتەمەنیە لە بواری تۆوە لە بواری سەمادا چونکە ئەو سوتەمەنیە کە ئیسە گرانە تراکتۆرەکانیش بە گران جوود بۆ فەلاحەکانەکە ئێستا ئەگەر بکرێ من لە جەنابەت بپرسم تۆ زەویت داچاندۆ بە گەنم بەڵێ چەند دۆنمت ئەو تقریبەن پێمان بڵێ وڵی من شەریکی ترم هەیە تقریبەن لەوە چێ 200 دۆنمێکماندا چەند بێ باش چەند لەسەر کەوتووە ئەمە بۆ ئەوەی پەیامەکەمان بەڕوونتر بگە وڵی من تۆم لە بازار کڕیوە سەمادم لە بازار پێداوت خۆی بە ملیۆنێک و 180 جۆری تۆیەکە پێڵن ڕۆڤە دەرەوەی وڵات هاتووە بەڵێ ئەڵێ نەمە جۆرێکی باشە لەبەرەوە ئەڵێم کە من ئەو هەموو مەسروفەکەم بە جۆری تۆوەکەم شتێکی باش بێ یانی تا ئێستا زۆرت لەسەر کەوتووە بەو نرخ بەڵێ یارە وەڵاوکو ئەم بە ڕێزانە باسییان کرد من لەوە زیاتریش کەوت بێ لەسەر تا کۆتایی چۆن ئەڕوا ئەم تەبعانیساوە سەمادمان کردووە سەمادی دابەکە تۆوەکە جووتەکە لەمە دوواش دەرمانیەوێ کوتی سپیەوێ دەڕاستە خۆ دەزانی ئەمانە هەمی هەیە هەمووی مەسروفن لەسەر حکوومەت لە کامیانە هاوکار و هەمانگیەوەکە وڵی لە هیچیانە لە هیچیان هاوکاری نەکرا و بەم شێوەیە لەسەر ئێوە نیە بەڵێ بەم شێوەیە زۆرەکەوێت لەسەر ئێوە تەبعان ئەرە وەڵا زۆر گرانە لەسەرمانە هیچ هاوکاریە نەکراین حکوومەت پێویستە هاوکاری بکە ئەم سەمادە بە تایبەتی نەیدا بە کۆمپانیا لەسەر مەرزەکانە گومرگەکەی هەرزان کا لەبەرەوە بۆ فەلاح هەرزان بکەوێ یا وەکو خەلیل باسی کرد کارگەی سەماددانرێ لە کوردستانە ئێمە وڵاتێکی یانی بۆچی کارگەی سەماد کە بەو شێوە ئاسانە ئەو پیاوە باسی کرد حکوومەت دەتوانێت بیکە ئەگەر ئەم ساڵی لێ لابن کە بە ئیسیسنایی وەکو کاک محەممەد باسی کرد شەڕی ئۆکرانیا و رووسیاوای کرد تۆزای نرخی گەنم باسی ساڵانی 2021 بکەین یا 20 بکەین بۆ نمونە وەرگرتنی پرۆسی وەرگرتنی گەنم و کڕینەوە و پارە گەیشتن بە ئێوە و پرۆسەیەکی ئاسایی و باش بووە یان ساڵ بەس تەنها ئەم ساڵ پشتگیری زەراعی نەویستووە ساڵان کاخەلیل ئاگادارە پشتگیریەکی کەمی فەلاحەکرا دۆنمێک ئەگەر هەڵە نەبم 250 کیلۆ بوو ئەم سەیسایەکەەوە بزانام کەمتریش بوو هەڵەبجە 250 بوو ئێرە 90 کیلۆ بوو ینی دۆنمێن 90 کیلۆ ئەبێت چی بێ بۆ فەلاح وەرگرتنی با بڵێ بەڵێ بەو ڕەسیدەوەیان لێ وەرنەگرتن لەوە دۆنمێ 100 کیلۆ زیاتریان وەرنە 90 کیلۆژەم پیاوانە باسیەکەن هەڵەبجە 250 بوو ئێرە 90 کیلۆ بەەوەی سەختان کردایەتەوە بەڵێ بە نرخێکی کەمتر بە نرخێکی یان برد بۆ جنوب فەلاحی جنوب ئەیکڕی لە ئێمە لە سایلوکانی خۆیان تەسلیمێ کرد بە پێچەوانە حکوومەت توانێت ئەوە بکە وەکو ئەم ساڵ کە کراوە بۆ نمونە حکوومەتی ئەم ساڵ پێم وایە حکوومەتی عێراقی ئەوەی کردووە کە پشتگیری فەلاحی نەوێ ئەم ساڵ ئاسانتر بوو تەسلیمکردن زۆر شتێکی باش بوو بۆ ئەم ینی ئەگەر وەکو ئەم ساڵ بێ شتێکی باشتر وەکو ئەم ساڵ بێ هەر زۆر چاک بەڵام لە بواری مەساریف و شتەکەی و حکوومەت زۆر زەرورە هاوکاری فەلاح بکات لەبەرەوە فەلاح و جوتیاری کشت و کاڵ هۆکاری دوو هەمە بۆ بژێوی وڵاتیان سوتەمەنی لە هەموو بوارەکانی ژیانە تەنگی بە
خەڵک هەڵچنیوە بۆ ئێوە شەروایە بۆ ئێمە هەر زۆر ناڕەحاتە وڵای ئەم ساڵ لیتری گازمان کڕیوە بە 1000 بەرەو ژوور کڕیومانە جام زیاتر خۆم لە واری تەڕەکاڵە ئیشەکەم مەسلەی تۆ ئەو تۆوانە کەیەن لە دەرەوەی وڵات پێم وایە لە دەرەوەی وڵات زۆر هەرزانتر بێ چون ئەیدەن بە کۆمپانیەکان گرانیەکەن لەسەر خەڵک ئەمەش پێم وایە هەر حکومەت هیچ هاوکارێکی فەلاحی نەکردەوە پێویستە ئەو کۆمپانیانە نێڵێ ئەوەی ئیسفادە لێ بکەن خێرێکی ڕەمزی بخاتە سەر و بیە نەبیداوە فەلاح هەرزانتر بکەوێت بۆ ئێمەش زۆر باشترە تەڕەکاڵ تەنها بەرهەمە ناوخۆیەکان لێرە خەڵک سوودی لێ وەرەگرەیان لە دەرەشەوە هاوردە ئەکرێ کاک بە زۆری لە دەرەوە ئێمە گرفتی بۆ دروست کردوونەوە گرفتێکی زۆر گەوری بۆ دروست کردوینەوە لەو کاتانیشە کە ئەمان مەمنوعیەکەن لە مەرزەکانە من پێم وایە هەر بە زیوە دێتە ناو ئەبێ سانسۆری سەر مەرزەکان زیاترنەوەی ئەو تەڕەکاڵانە بک بابنەوە و بەرهەمانە بکایەوە ئەتوانن پێداویستەکانی ناوخۆ پڕکەنەوە وڵاوە ئەم ساڵ و ساڵانی تریش بە بەڵگەوە کە دیار بووە بەرهەمی خۆمان ئەوەنە زۆر بووە کە ئەگەر ئێوەش مەمنوع کراوە چەند هەرزان بووە لەو کاتاناکە ئێمەشتە بڵین بەرهەمی ئێمە پێگەی ئەوە معنای ئەوەیە کە بازاڕەکانی پڕ کردووە زۆر باشە چینە لای کاگ ئەبوو بەکرد کاگەم وەکرد ئێوەش بە خێر بێن وەکو جوتیارێکی دەشتی شارە زۆر چیتان هەیە بۆوتن وڵی بڵم چی لەبارەی ئێوە چی زەویەکانتان بەچیدا ئەچێنن وڵای ئێمەش هەر بەگەنمی بەگەنم لە بەرەمێنانی گەنمایەوە گرفتان چییە چاوتان لە کوێیەکە حکوومەت وڵای هەرگرفتەکانە باسییان کرد دەرەوە گرفتانەیە ئێمەش ئیتر چاوەڕێی حکوومەتین کە ئێستا ئێمە دوو حکوومەتمان هەیە حکوومەتی هەرێممان هەیە حکوومەتی عێراقیشمان هەیە زیاتر چاوتان لە دەستی کامیانە هاوکار و هەمان خۆمانە بێ چاومان لە دەستی حکوومەتی خۆمان بێ بەڵام پرۆسی وەرگرتنی گەنم هەندێکی پەیوەندی بە حکوومەتی مرکزیەوە هەیە بڵێ ئەوە چۆنە وڵای خۆ هەر فەلاحی بریتی نییە بەس لە گەنم ئێمە بەبەستم زیاتر لە گەنمەکەیە وڵی تر بڕیارەکەی من ناڵم هەر چاوەڕێی حکوومەتی خۆمانی ئێمە کە چیتان بۆ بکە وڵی ئاسانکاری لێما وەرگێ یارمەتیمامدا شتەکانمان بۆ دابین کە چاوەڕێوان زۆر باش کاک ئیدریس بە جەنابتان ئەگەر قسەمان بۆ بکەن لە گیر و گرفتەکانتان لە چاوەڕوانیتان لەلایەنە پەیوەندیدارەکان توزانم ئەو کۆسپوت تاگەرانەی کە دێنە بەردەم ئێوە ساڵانە ئێستا چۆنن ئێستش هەروەکو ساڵانێک بۆ نمونە ئێمە 30 ساڵە فەرمانڕەوایەتی خۆمانەکەین هەروەکو ساڵی یەکەم وان یان هەنگاومان بەرەو پێشەوە ناوە چوزانم بسم الله الرحمن الرحیم سپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار درود و سەلات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵاهی ئەم حکوومەتی خۆمان ئەوەندە سەقەت و سقوتی زۆرە بەشی چەند خەڵک دانیشتووە چوار ئەوەنیشدا بنیشتایە باسی سەقەت و سقوتی و کەمتەرخەمی حکوومەتیان بکردایە هێشتا هەر هەمووی قسەی کەسی دووبارە نەئەکردەوە زۆر باشە دەبوو چی بکە کە نەی کردووە چی کردووە ساڵ بە ساڵ وەکو باپیرانمان خوالیان خۆش بێ ئەیانوت ساڵ بە ساڵ خۆزگم بە پار ساڵ بە ساڵ یەتە پێشوە زیاتر قورسە بێ لەسەر فەلاح ئێستا جەنابیان باسی فەلاحیان کرد هەندێک شتیان بیر چووکە بیڵین من پێم وایە لە 150 فەلاحی ئەسلی فەلاحەتەکات گەنمدا ئەچێنێت زەویەکەی بە تەڕەکاڵ ئەکات هەندێ برای تیجار هەندێ برای لێهاتوو کە دەسەڵاتیان ئەشکێ بەسەریا لیان ئیجارە ئەکەن فەقیر خۆی ناتوانێ بیکات ئەگەر بێت ئەم ساڵ گەنم دەدوێنم زەویە بێ بیکا بەگەنم بە شێوازێکی تەندروست و جوان و چاک بێ کە سوود ببینێ لێ ئەویش چاوەڕێی لوتف و کەرەمی حکوومەتی عێراق بین کە ئەو سیعرمان بۆ دابنێ و لێمان وەربگرێ ئەگەر چاوەڕێی حکوومەتی خۆمان بین بە 450 و 500 لێمان وەرئەگرێ فول زەرەرەکەیت یعنی کەس ناتوانێت زەراعەت و فەلاحەت بکە ئەگەر بتەوێ بەو شێوازە تەندروست و جوانە بیکەیت دەدوێنم پێچێ 4 ملیۆن مەسرەفی تیا بکە ئەگەر خۆی تەرەکتۆری نەبێ هیچ شتێکی نەبێ بەڵام دەی فەلاحی داما و ناتوانێت خۆی زەویەکەی بکێڵێ پێچێ برایەک هەبێ 200 میکرۆیەکی ترەیە 300 میکرۆیەکی ترەیە 100 میکرۆمی خۆی نییە بە ئیجار کەمترین پارەی دەسێت دوێنمی داوە بە 100,000 بە وەرەقەیە گواتە دەدوێنم ئەرزی داوە بە ملیۆنێک بە ملیۆن و نیوێک ئیتر ئەم فەلاحە داما یەک ساڵ داهاتی دەدوێنمەکەی ملیۆن و نیوێک بووە
ئەوەی کە سوودێک ئەبینیە لێی ئەو بەرانەی ترە کە ماڵیان ئاوا بێ بۆ بژانەوەی هەرێمی کوردستان و بۆ بە بازارکردن و بۆ سوودبینین لە زەویەکان ئەوانیش ئەچن مەسرفێکی زۆری تیاکەن خۆگەر ئەوانیش نەبوونایە کەس نەبوو مەسرف کاتیایە ئیدریس جوتیار پێویستی بە چی هەیە بۆ ئەوەی حکوومەت بۆی بکات تاوەکو بتوانێت دەستی بچێتە زەویەکەی و قوربان لە ئەلیفۆتایە جوتیارە بێت چاوەڕێی حکوومەت بێ کۆمەکی بکات ئێمە من خۆم فەلاحم ئەو برایانە ئەزانن ساڵانە دەرمانێکی زۆر بەکارێنم سەمادێکی زۆر بەکارێنم باخمان هەیە تەڕەکاڵ ئەەکەین و گەنم ئەەکەین من پارەکە سەوزی بڕم بەکارهێناوە سەوزی بڕ نەبووە هەر دەرمانێکی لیق بووە و وەشان وانەوە نەیکوشتووە دەرمانم بەکارڕاکردوتانە حکوومەت پیدا لە بازار ڕێکڕیمانە کە لە بازار ئەیکڕی بە کوالێتی کۆنتترۆڵا نایە من حیف دوکاندارە بەڕێزەکان ناکەم کە تیجارێک ڕۆیشت و دوێتی مادەیەکی کەمی تێ بکە دەبەکەی وەکو دەبەی فلان شەریکە بێت ئیتر فەلاحی کرێت ئەوەش پرسیارێکی گرنگێکە خەلیل بیرمان نەچێکە خەلیل قسەی لەسەر بکەین کاتێک حکوومەت خۆشتەکان دابین ناکات دەی بە ئەوانی بازار باش بن جوتیاران بڵێ فەرموو بڵێ قوربان ئەوە وەکو دەرمان ئێمە من ئەم ساڵ دەرمانی کرمم کردووە سەڵێ دەرمانی کرمم کڕیوە بە 7,000 دەرمان نەبوو وتیان خۆمرە بووە دەرمان نەبوو کە گەنم لە سەوزبوو نبوو سێدەکەین کرمەی خوا ناچار دووبارە دەرمانمان کرد مەکینەمانداوە بە ناویە ئەویش زەرەرە لە 100 گەنمەکەت ئەشێلێ خەسارە دالێت لە کاتی سەوز بوونە واتە نە تۆ دەداتێت تۆ لە بازار گرانتر ئەداتێ خۆ من پێچەوانی برایان ئەو هەندێ برای ئەچن تۆوێک ئەکڕن تۆ ئەمە کیلوی بە 3,000 ئەوەی فلانە ئەوە فلانە هەن ناوێکی بۆ دائەنێن و تاو ئەگەر تۆ بێ گەرم تۆوەکەی خۆت بە شێوازێکی تەندروست و چاک و باش بکە بەروبوومێکی باشت ئەبێ بۆ گران ئەی کڕیت کابرایەت ئەڵێ کاکە من ئەوەندەی بڕیوە تۆ بێ حسابی دووەنم بکە بزانە ئەو دووەنمە چنێک گەنمی تیا بووە نەک تۆ بێ گەنمێکی گرانت کڕیوە 20 کیلۆت کردوتە دووەنمی ئەڵێ وڵا حسابی کیلۆەکەی بێ حسابی دووەنم کە بزانە چۆنی بڕیوە تۆ بێ هەج گەنمێکی تر بکە لە گەنمە کۆنەکانی خۆمان با لە وەردا بێت بە شێوازێکی تەندروست بیکەی ڕێژنێکی باش و چاکی ئەبێ ئێمە زۆربەی زۆری فەلاحەکانیش خەتای خۆمانە شتەکان لەسەر خۆمان قورسەکەین بۆ نمە وەکو کاخەلیل فەرمووی شێوازی زەراعی تەندروست ئەڵێ ئەبێ ئەوەندە کیلۆی بکە ئێمە چین دوو بەرامبەرەکەین قورسەکەین لەسەر خۆمان قورسیشی ئەەکەین و زەرریش لە خۆمان ئەدەین یەکێکی تر لەوانەیە لە کێشەکانی جوتارەوەی کە با بڵین لانی پەیوەندیدار کە بەڕێوەبەراتی کشتتوکڵ یا وەزارەتی کشتووەڵە درەنگ ڕێنمایەکانی بدایان وەکو پێویست نەیدا بە جوتیاران ئەوەشە بێتە کێشە و هەرێکەوە بەپی مەزەندەی خۆی بەپی تەجروبە ئەزمموی خۆی بەکاربان هەر ڕێنمایی نادەن هەر من خۆم فەلاحێکم ڕێنمایی زەراعیم نەبینیوە بڵێ ئاوا گەنمەکەت بکە ئاوا دەرمانی بکە لە فلان کاتا سەمادی بکە هیچم نەبینیوە من هەر بە تەجربەی خۆمانە تەجربەی باواپیرانمانەوە خۆمان شتێک ساڵانە تەجربەیەکمانویستووە با بڵێن ئەم ڕێنمایانە وەرگریان هەر هیچ بانگەش نەکراوی بۆ ئەوەی کە لە خولێکا بەشداربی چوزانم من فەلاحێکە ماڵمان لە گوندی خەدەفەریە و برایانە ئەزانن احتیمالەکە بە خۆم و باوکم و براکانمە 200 دووەنم زەویمان نەبێ هەتا ئێستا بانگێش نەکراوین بڵێن ئەوە دەورەیە کراوەتەوە وەرن بەشدار بن ئەوەش خراپە بەس لە ساڵی 2000 خۆم دەورەیەکی هەنگم بینیوە ئیتر لە دوای ئەوە دەورێکمان نبینیوە زۆر باشە جا عەرزی عەزیزم بکەم ئەگەر تۆزێ بە خێراتر وەکو وتمان ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگم بەپار لە سەرەتای 2000ەکانە کە حکوومەتی عێراق دەسی پێمانوە بوو شتی باشە بوو شتی باش ئەهات و ئێمە سێرەکەی لە کاتی مەوسمی پەتاتەیە پیازە تەماتەیە شووتی هەموو شتەکان ئەڵێن من ئەکرێ بەڵام منعەکە چۆنە کاباسیەن ئەوەندە شت ئەهێنن بەشی منعەکە خەزن ئەەکەن و لە بەڕادا دایانێن فەلاحی دەما و ئیبادە ئەەکەن پەتاتە ئێنن دوو مانگ لە بەڕادا دایانێن تەماتە ئێنن دایانێن شتی تر ئێنن دایانێن ئەوەیە کە هیچی من خۆم بۆ خۆم لە کاتی منعی هەنارا ڕۆیشتوین بۆ سلێمانی وتیانەوە منع کراوە چوینە بازار وتیان ئەم شەو بەڕادی هاتووە تەلەفۆنمان کرد بۆ لایانی پەیوەندیدار وتیان وتی دەسەڵاتمان نییە چی بکەین ینی هەر چۆن قسە ئەەکەی هەر تەواو نابێ و هەمومان ئەوەندە شت
لە دڵمان نایە نایشکرێ بە 2 دقە و 4 کەناگە نمونەیەک بەسەبەوەی کاک محەممەد تۆ چەند قسەمان بۆ بکە لەوەی کە جوتیار چ کێشە و معاناتێکی هەیە چۆن سوود لە زەویەکانی وەرەگرێ. بەڵێ بسم الله الرحمن الرحیم خێراتنی جنابتانەکەی مە خێراتنی مرا بەڕێزانە وڵی کاک عەباس ئەگەر بێت و بکەینە زەمی ئەم حکوومەتە و نوقسانی ئەم حکوومەتە وەکو کاک مەلایزیز فەرمووی هەر لە ئێسەوە قسەی لە سەرکەین تا ئێوارە تەواو نابێ. ئێمە نەوەزارەتی کوشت و کاڵمانێ ینی بۆ نمونە ئەوتە شارە زۆر ئێمە فەلاحین تا ئێسا یعنی کار ئاسانی نەکراوە لە 2014 کارخەری ئاگادارە کووت ئەدرا بۆ نمونە بە 2 دووەلم فەردەیە کوتی سپی ئەدرا سیرەکەی بازاڕی گرانی کوتی دابەزاند بوو ینی فەرقی زۆر ئەگەر وەزارەتی کوشت و کاڵ هەڵسێ بە هیچ نەبێ لە 5 یعنی شت بخاتە بازار و هاوکاری فەلاح بکە فەلاح ئەمنە گرفتی بۆ دروست نابێ. ینی بۆ نمونە تۆ فەردەیە کوتە کڕی بە 5,000 ئەگەر ئەو لە زەراعە تەوزیعیکە بە 25 بۆ تێنێتە 50,000 ینی باشە کار ئاسانە. ئەمە لە ڕووی خزمەت گوزاری کوشت و کاڵۆ من هیچ نبینم ینی هیچم نبینی و هاوکاری فەلاح بکرێت فەلاح هەر بە جهودی خۆی و بە قووەتی خۆی و هەڵسا و ئیشەکە. ئەمە لە ڕوویەکە لە ڕووی ئەو بەروبوومانیش کە پێگەن کاک عەباس بەڕاستی ئەمە گرفتمان زۆرە هاوینان یعنی من پیکابم پێەیە کە بارێ بار ئەەکەم ئەلێم تۆ بڵێ من جارێتە ناو بووەدی ئەم سیارە بینم بە خاڵی مەخسەدم ئەوەیە تۆ بڵێ بفرۆشرێ ینی ئەچیتە ئەم ئەلوەوە بابەتێکە بێتە بازار لە ئەلوەدا ینی گیرە خۆی بەدەستیەوە بۆ نافرۆشرێ بۆ ساغ نابێتەوە ینی ئەو هەموو مەسروفە لەسەرەوە ئەەکەیت لەولاکە بەربوومەکە دەرەچێ هیچی دەست ناکەوێ. ینی سیرەکەی بۆ نمونە هەنارە ئەمساڵ کردومانە هەنار قەدەری خواوا بوو ئەمساڵ زوقم بردی ئەگەر نەی بردایە کیلۆی هەنارمان داوەتە 400 دینار کاک خەسرەوانە بووە هەر ئیمساڵ بوو ینی ڕێکەوت وەکوک ماوەسا کاک هەموو فەرمووی ئەبێت چاوەڕێکەین حادیسەیە ڕوو بدا ئەگەر فەلاح لەو حادیسا ئیسفادەیەکە ئەمە ئەمە زەمان نییە لە فەلاحیان بەڕاستی ئەواتە خوازنین حادیسەش ڕوو بدا ئەبێ ئاوات نەخوازی کە ڕوو بدا ئەو شەڕی ئۆکرانیا ڕووی داوە گەنم تۆ زەبەرز بۆ تۆ ئەمساڵ ئەخەوە شەڕی ئۆکرانیا ڕاوەسا ئەبێ گەنم ئەنی گیرە خۆی بەدەستیەوە ینی نازانین ئێمە بڵێ لەگەڵ دەسەڵاتە زۆر سپاس گلەیمان زۆرە زۆر سپاس کاک خەلیل بینە خزمەتی بەڕێستان من دووسێ پرسیاری گرنگم هەیە. ئێمە زۆر بە باڵای دەشتی شارە زورا هەڵەدەین و حەقی خۆشیێتی ینی دەشتێکی بە پیتە. ئێوە پێمان بڵێن وکو ئەندازیارێک ئێستا بەم حاڵەوە بەم بارودۆخی جوتیارانەوە لە سەدا چەند ئێمە توانین سوود لەم دەشتە بە پیتە وەرگین. کاک عەباس طبعا بەدڵنیایی و دەشی شارە زوور بە تایبەتی ئەم قەزای سیسایەقەت ئەتوان بنای بن بە دڵی شارە زوور بەڵێ باشترین جۆری زەوی کەوتوتە ئەم سنوورەی ئێمەوە باش هەم لە بەراوەکانمە هەم لە دەیمەکانیشمان بەڵام بەم بارگرانیە کە لەسەر جوتیارە بە ڕێزەکان هەیە بەم شێوە بەڕاستی وەکو ئەوایە تۆ هەروە تعبیری بکەم هەردوو دەست بەسرا بێتەوە و خواردنێکی باش لە بەردەستا بێ نتوانانی بیخۆی ئەمە گرفت ئاوایە بارودۆخ بەڵێ من وایە بینم بەڵام ئومێدم هەیە ئینشاءالله بەرەو باشی بڕوات چونکە ئێمە دڵنیاین فەلاحەکانمان حەزیان لە کشت و کاڵە ئێمە هەر خۆ وەکو فیترەت کە ئەم منتیقی خۆمان ئەتوام ئەوەشی بڵم کە لە دایرەکانە هەر عزیشی نەبێتێت سەر زەویەکە حەزەکە شتێک هەر بەرهەم بێنێ بۆ خۆی کەواتە بەڵام ئێمە کۆمەڵ شتێ ئەبێ وای لێ بکەینەها بیخێنە سەر پێی خۆی بۆ من ئەو بەڕێزە کاک محەممەد باسیەوەی کروتی من جاری وای پیکابەکەم حەزەکەم بەتاڵی ببینم لەگەڵ ئەمە قسە بەڵام ئێمە من یەکشتی پێ ئەڵێم ئێمە خۆمانە بێ ڕەحم بە خۆمان بکەین بۆ منە بڵیش چۆن یعنی ئێستا بۆ منە بڵێ من بەرهەمێکم پێ ئەگات باشە کە ئەچمە بازار خەڵکە بینم یعنی زیاتر هەڵپە بۆ بەرهەمەکەی ترەکە کە تۆ زێنواعەکە بەڵام سەیری بەرهەمەکەی خۆمان ئەهێڵێتەوە من کە بەرهەمێک پێگا قەیچێکە با من هەنار پێگە هەموو ئێوارەیەک هەڵسم لە بازارە 2 کیلۆ هەنار بکڕم باش نییە ئەمە لێرە ئەگەر چەنەها بەرهەم بێ شتێکم کڕی خۆماڵێکە بکڕم باشترە ئەمە بێ خەڵک و شەر بکەین لەو ڕوە لە هەموو شتەکانە بەرمونە وەریگرە جا ئەوەرکی بۆنمونە کێیە خەڵک ئەو ئەزانی چۆنە کاک عەباس وەکوتم وتم کوشت و کاڵ ئەزانی چۆنە کوشت و کاڵ ئەگەر پێی بوو چوزانم نا کوشت و کاڵ ئەزانی چۆن ئەبێ هەموو لایەک هاوکاری بێ
لەسەرۆکی لانجومنی وەزارەوە بیگرێ هەتاوەکو ئەو کەسێکەوە کەسێکی لە بازارڕە بێشتە جا پرۆسەکە ئاوایە ئێستا لێرە نەوەڵاوان ئەوان نی نانا ڕفتمان بەیەکەوە کەواتە تۆ وەڵامی پرسیارێکی ترم بەرەوە باسی ئەو سەماد و پەینی کیمیاوی چوزانم مادە کیمیایانان کرد کە ئەمان پێویستیانە لە بازار باسمان کرد کە وتمان حکوومەت نایدا با وەزارەتی کشتتوکاڵ نایدا بە جوتیارە الحکم لله وەکو کوردەواری ئەڵێ بەڵام ئەو جۆرەی کە لە بازار ڕاهەیە بۆچی جۆرێکی خراپە جارە چیە پارەی پێدا هیچ کەڵکێکیشی نییە کاک عەباس طبعا ئێمە بازارمان هەیە خەڵکەڵێ بازاری ڕەشوانیە بڵێ ئەم بازارە ڕەشە ئەبێ ئینسان کە چوە بازاری ڕەش بەڕاستی حەزەر لە هەموو شتێک بکات بڵێ ئەو سەمادانەیەت من حەز ناکەم بەڕاستی یەک سیفەتمێ لە هەموو چاپێکەوە ئەو قسەشەکەم شتی خەڵک بشتێن بڵێم کاک ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەو باسی کۆمپانیا بەڵامەکو لێرە ئێمە حجری زراعی هەیە کوالیتی کۆنتترۆل هەیە لە هەموو وڵاتێک لای خۆشمان هەیە بڵێم نییە ئێستا بۆ ئێمە لیژنە هەیە بەناو بازار ئاگەڕێ بۆ ئەو دەرمانەکەم بە ڕێزانە باسییان کرد باوکاری لەگەڵ خەمخەمێت جوتیار بزانێت کامە سەمات باشە و کامە خراپە نەنا جوتیاری بەڕێزەوە نازانێ بەڵام ئێمە پێیان بڵێن ئێمە لە ڕێی پشکنین هەیە لە عەڵەبجە شەید مختبەرێکمان هەیە ئەو ئیشانە ئەکات بەڵامە کۆمەش وەکو پێویست نییە لە ڕاستیە بەڵام ئەو سەمادە چۆن بزانین ئێمە باشە ئەبێت بە ڕێگەی حجری زراعیا بڕۆ کوالیتی کۆنتترۆل بە ئینگلیزی ئەوە پشکنینی کشتتوکاڵی خۆمان کرد ئەڕوا کوالیتی کۆنتترۆل هەیە لە مەرزەکانی خۆمان هەیە بڵێ بەڵام لێ ناشارمەوە بە قاچاقیش هەر نسبەتێکێت ئێمە ئەزانی چۆن تەڵەبەکەی زیاتر ئێستا لە گرفتەکان ئێوە چۆن چارەسەری من ئەڵێم بەم جوتیارە بەڕێزانی خۆ بەرنامە ئێوە چییە بۆ چارەسەری ئێمە هەرچی قسە بکەین بڵێن واوا لەوە چینێ بەڵام جوتیاری بەڕێز دەتوانێت کارێک بکە بۆ نمونە لەو کاتە ئەو سەمادە لە بازارڕایە محاولەی ئەوە نەکات بڵێ وەڵام من هەر چۆن بێساقێکەمەوەنە سەماد بکەم بە زەویەکەمە چکە ئێمە سەمادمان هەیە بەڕاستی ئەو سەمادە کە تۆی بینی ئەو شەکرەکە خەڵک پێڵە سەمادی یۆریا خۆ هەمووی ئەو یۆریا باشەکە نییە کاکە احتیمالە لە سا بیسی ئەو نەباتی ئەوی تر موادی لاسیقەیە پێوەی یعنی ئەو کۆمپانیا احتیمالە وجدانی نەبێ ئەو لە سابیسەشی تێنەکە ئەنووسێ لە ساڵەوە ئێوە بێ ڕۆڵتان هەبێەوە بەڵێ بە دڵنیای ئەو ڕۆڵەکەوێتە سەر ئێمە بەڵام ئێمەش لە ڕاستیە من وەکو خۆم وەکو دایرەکەمان ئەوەی کە لە خزمەت جوتیار بەڕێزین پرسیارێکی تری گرنگ ئەمان باسییان کرد وتیان ڕێنمایی کشتتوکاڵی بۆ جوتیان خۆمەیان ئەرکێکی من خۆم لە 2010ەوە بۆچی جوتیارێکی نمونەی یان ئەوەی کە 100 دۆنمی هەیە 200 دۆنمی هەیە چوزانم ینی ڕێنمایەکی پێ نادرێ کاک عەباس ئێمە هۆبەی ڕێنمایمان هەبووە و ئێستا بەهۆی کەوی مۆزەفە من خۆم بەرپرسی و هۆبە بووم ئێستا بەرپرسی زەویزارم لە خزمەتی جوتیار مامۆستا ئیدریس فەرمووی ئێمە لە لادیەکەی و بەڕێزە خولمان کردو بەس احتیمالە ئەو بەڕێزە خۆی ئاگادار نەبوو بێ ئێمە گەڕاوین بەڵام وەکو پێویست نا طبعا ئێمە 65 لا دێمان هەیە ڕێگرێت لەوەی وەکو پێویست بگەڕێن ئیمکانێتەکە کەمە لە بەردەسا سیاری خۆمانە بۆ تازە سیارێکمان اینجا دوای ئەوە ئێمە بەڕاستی و فەرمانبەری کشتتوکاڵی لەناو حەق لابێ ینی ئێمەش لەبەرەوەی کە مۆزەفەکانمان کەمە هەفریاوەکەوین ئیشوکاری دایری زۆر نامە پەرژێتە سەرنا لە خزمەتیانین زۆر بە تەلەفۆن بێ بە هەر شتێکی تر ئەچمەوە لای کاک سەرکەوت و کاک سەرخێڵ و کاک محەممەد زیاد کاک سەرکەوت چیترت هەیە لە میانی و توێژەکەماناکە نەتوت بێەوەتەوێ بێڵێ وڵا من داواکەم لە وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان خەمساردە لە هەندێک کات لە ئاسی جوتیارانە بۆ نمونە پار ساڵ وەفتێکی وەزیری زراعی عێراق هاتە هەرێمی کوردستان کاک خەسرەوەیەک بوو لەوانەیە ئامادەکاریمان بۆ کرد و پێشنیار و نووسینمان نووسی بە عەرەبی و بۆ ئەوی بچینە بەردەسی و پێی بڵێن ئەم جیاوازە گەورە لە بینی جوتیاری کوردستان و جنوبا بۆ بەڵام بەداخەوە کاتێک کە ئێمە لێرە ئامادەکاریمان قەرار بوو بێ سەردانی ئەو شوێنە کشتتوکاڵیەکان بکات خانۆ پلاسیەکان بکات بەڵام نەهات بردیان بۆ منتیقەی بازیان و بردیان بۆ هەڵنەهات بۆ ئێرە بەڵێ نانهێنا بۆ ئێرە کە ئێمە ئامادەکاریکی باشمان کردبوو ئێوە نەتوانی داواکاریەکانتان بگەێنە بەغا زانم لێرە پەرلەمانتاری داواکاریەکانمان پەرلەمانتارەکان هەندێجارە چن بەڵام بەڕاستی ئەڵێ عیلەتی بێبەرگی هەتی و مەیلی هەتاوەکە لە نەبوونی حکومەتە ئێمە زۆر جار خۆمان وەفدەکان ناچوون بە دوواداچوونیان کردەوە بە پارێ گەنمی جوتیارانیش چەند جارچوین سەردانی بەغامان کردووە وەزیرەکان هەندێجار کەمتەر خەمساردن ئەنا وەزیری کشتتوکاڵی ئێمە ئەتوانێت دانیشە ڕاستەخۆ لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراقی ئەمە پێرار چوینە بەغا ئەم قسانەمان کرد لەگەڵ وەزیراوتی بابە ئێوە ئەتوانن وەزیرەکەتان بێت لەگەڵ ئێمە دانیشە مناقەشە بکە لە جنوب سەما دەدەن بەڕاستی
ئێمە ناماندنی لە جنوب بنەتەوەدەن بە سیعرێکی زۆر هەرزای ئەمە نابدەن لە جنوب دەرمانەدەن ئێمە ناماندنی ساڵانی پێش و ئاسانکاریە کرا ئێمە لە دووەنمێکانەوەت بۆ 100 کیلۆ گەنمیان لێ وەرەگرتین بەڵام ئەوان لە 100 لیان وەرەگرتنەوە گەنمەکە ئەمانە ئیشی وەزیری کوشت و کاڵە ئێستا من هەر خۆک و خۆم بەرنامەمە ئەگەر کۆمەڵە جوتیار دوای هاتنی ئەم پارەی گەنمەی 2015 و 16 کەماوە بووە بە گرفتە پارەکەش حازرە بۆمان نانێرن کۆ ببینەوە کۆمەڵک جوتیار بچینە وەزارەتی زراعی عێراقی داوا بکەین لە وەزیری زراعی عێراقی بۆچی جیاوازی ئەکرێت لە نێوان جوتیاری جنوب و جوتیاری هەرێمی کوردستانە ئەمانە ئیشی وەزیرەکانن بەڕاستی وەزیرەکان کەم تەرخە من ناچن بە دەمی و زۆر باشە کاک خەسرە تۆ من لە کۆتایی بەرنامەکەیان بۆ زانیاریتان ئەو کاتێکی کەمم ماوە ئەگەر شتێک نەوترابێ ینی وڵا ئەوەی کە ئێمەڵێن ئێمە دڵنیایە دێن بە حکوومەت و بە هاونیشتیمانیانی خۆمان بارگرانیان لەسەر دروست نەبێ لەسەر پێداویستی دانەوێڵە و بەرهەمە کشت و کاڵەکان بەڵام حکوومەتیش دڵنیایی بدا بە ئێمە کە بەرهەمەکانمان بۆ ساخکاتەوە ئێستا خۆشحاڵانە ئەبینین چەند بەرهەمێکمان کرێ بە براند و ئەنرێتە دەرەوە هیوادارین کار لەسەر تەواوی بەرهەمەکانی تر بکرێت چونکە ئێمە بەرهەمی جوانمان زۆرە و بەرهەمەکانیشمان داواکراون لە دەرەوە لە ڕاستیە ئەو بەرهەمانەکە ئێمە بەرهەمێن بە زۆر کەمن لە وڵاتانە چونکە بەرهەمەکانی ئێمە تامی خۆشترە بینیمان ئەم مدەی پێشووە لە ئیماراتە کیلۆیە هەناری هەڵەبجە چوو بۆ $11 ئێمە دڵخۆشەکانەوەی خزمەتی باخەکانمان باشی بکەین بۆ ئەوی بکرێ بە براندێکی باش و بەرهەمێکی باش و ئێمەش بتوانین لە ڕێگەی حکوومەتەکەی خۆمانەوە بینێ هەناردەی دەروی بکەین ڕاستیا ئەو دڵنیای بدا بە ئێمەش دڵنیای دێن کە تەواوی هاونیشتیمانانی خۆمان لە برسێتی و نەهامەتی بپارێزین چ بەڕێزێک شتێکی مابێتەوە بە ئاوا بڵێ زۆر بە خێرایی سپاس دەکەم کاک تۆ شتێکت ماوە زۆر بە خێرایی ئەمە گلەیەکانمان زۆری باس کرد حەزەکەم دوو پێشنیاریشکەم بۆ حکوومەت یەکەم ئەو شتانەی کە لە دەروی وڵات بۆمان دێ نەیدا بە کۆمپانیەکان گومرگەکەی کەم کاتۆ لە سەرمان خۆشی ئەگەر بیشیدا بە کۆمپانیا سعرەکەی بۆ دیاریکا لەبەرەوە هەرزان سەرشانی دووهەمیش لەگەڵ حکوومەتی عێراقیە هەماهەنگی بکرێت لەبەر ئەوەی بەرهەمی ئێرە بە زۆری بازاڕەکەی کە ساخە بێتەوە جنوبی عێراقە و زۆر سپاس کاک ئیدریس وڵا کابازیا من سەبارەت بە ئەو برایانە پێشتر وتیان گەنممان بۆ نمونە حکوومەتی عێراق 90 کیلۆی وەرەگر بۆ بڵێن کە بۆ دووەمێک هۆکەی حکوومەتی خۆمان بوو لە دەرەوە گەنمی ئەهێنا ئەوانش ناچارەیان و با کەم وەرەگرین لەبەرەوە ئەوان گەنم نێنن بیکەن بەناو گەنمەکەی خۆمان ئەوش هەر هۆکارەکەی حکوومەتی خۆمان بوو بەس من یەک پێشنیارەمەیە کە جەنابتان بە دوواچوونی بۆ بکەن من شارەزاییم لەو مۆزوعان نییە کە گەنم حکوومەتی عێراق لێمان وەرەگرێ نووسرا بوو دەرەجەیەکی بێخەسم بە 850 بەڵام کە پارەکەیان پێداوین تەنی 25,000 لێ بڕیوە 26,000 لێ بڕیوە ئایا بۆ ئەمە لەسەر فەلاحی داما و بۆ بکەوێت ئایا حکوومەتی عێراق مۆزەفی من نازانم تا ئێستا ئایا ئەمە حکوومەتی عێراق مۆزەفی نەناردووە بۆ ئەو ڕوسوماتە بکەوێتە سەرشانی فەلاحی داما زۆر سپاس کاک شتێکی هەیە لەو بارەوە ئەگەر پێمان بڵێ بۆی کۆتایی بە بەرنامەکە بێنی وڵا لە ڕاستیا ئەو لێ بڕینە بەنای بنەتۆ ئەی بڕێ حکوومەتی عێراقی لە جنوبی شەی بڕێ بەڵام ئێمە نامانداتێ بەڵام لێشمان نەبڕێ لە عینی لە لێ بڕینەکە حسابی مواطنێکی عێراقیمان بۆکە بەڵام لە پێدانی هاوکاریەکان حسابی مواطنێکی عێراقیمە بۆ ناکە وەکو جنوب و ناوەڕا حسابما بۆ ناکە زۆر باشە و کابراوتی دیارە ئەمە ئینگەیەکی تایە بەڵێ بێگومان بدۆزرێتەوە زۆر سپاسانەکەم کە لێرە ئامادە بوون کاک محەممەد تۆ شتێکت بوو ببوورە فەرموو وەڵام من داواکارم لە ڕێگەیم کەناڵی بەڕێستانەوە ئەگەر تەماشا بکرێ و لایانی پەیوەندیدار یەکەم ئیتر حکوومەت واز لە هەڕاجکردنی وەزارەتەکانی بێنێت هەموو وەزارەتیدا بە کەرتی تایبەت و بە کۆمپانیۆ بەم جۆرە شتانە حکوومەت خۆی سیستەمی حکومڕانی وڵات وهایە بە دوواداچوون بکات ئەمە یەک دوو هەمینی ڕێگری بکرێت لە تەجاوزکردن بۆ سەر ئەرزی کشت و کاڵی بەڕاستی یعنی ئەم دەشتە بە پیت و بەرەکەتی دەشتی شارە زوروای لێ هاتووە پارچە ئەرزی وایە 8 دۆنمە کراوە بە 5 بەشەوە 8 دۆنم زەوی بیکەی بە 5 بەشەوە سیاج کراوە ڤێلایەکی تا دروست کراوە و سیفەی زەراعی لە دەستداوە ئومێدەوارین حکوومەتی هەرێم و داواکاری گشتی لەسەر ئەم بابەتە و بەڕێوەبەراتی کشت و کاڵیەکان هەرچەنە دەستخۆشی لە بەڕێوەبەراتیۆم برا بە ڕێزانە ئەەکەین زۆر بە دوواداچوون دەکەن هەوڵیشی بۆ ئەدەن ڕێگریەک لەوە بکرێ ئەو تەجاوزاتە کە زەوی کشت و کاڵی سیفەی خۆی لەدەست نەدات زۆر سپاسانەکەم من لە کۆتایی بەرنامەکەم ئاسپاسیە و بە ڕێزانەکەم دووبارە کاک خەلید ئەحمەد ئەندامی
یان ئەندازیاری کشتتوکڵی لە بەڕێوەبەتی کشتتوکڵی سی سادق کاک محەممەد حسێن لێ پرساوی جوتیارانی سی سادق کاک سەرکەوت و کاک خەسرە و کاک فایق و کاکە بووبەکر و کاکی دریس و کاک محەممەد جوتیارانی دەشتی شارە زۆر لەشتان ساغ بێ دەستان خۆش بێماندوو نەبن هیوادارم بەردەوام بن منیش پەیامەکەتان نەگەێنم هیوادارم گوێتان لێ بگیرێ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئەتینە کۆتایی هەڵقیام جاری بەرنامەکەتان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ سایلۆی سی سادق هاوکاریان کردین لێرە بەرنامەکەمان پێشکەش کرد بەمێدیەوەی کە ئیشێکی باشمان کرد بێ تا بەگەیشتنەوەی ئیشی تر هەموو لایەکتان بەخوا ئەسپێری